قسەکانم بۆ ناردی. لە خارجش خاستەخانێکمان دەست نەکەوت. کوڕۆ خەم نەبێ بابێنم استراحەت کە ئەوەچوو ئێرە کوێیە؟ تۆ پێم بڵێ بابەگیان ئێستا باشتر بووی؟ ئەرە وڵات زۆر باشە. بەسمت هێنا بۆ چه وڵاتێک؟ ئێرە وڵاتەکەی خۆمانە، شاری پزیشکی فاروق لە سلێمانی. ئیتر بۆ عیلاج هیچ پێویستە بە چوونە دەرەوەی وڵات نییە. لێرە ستافێک لە دکتۆر و پەرستار و کارمەندی شارەزا و پسپۆر هەن. باشترین بۆ تەندروستی تۆ پێشکەشەکەن. هەموو ئەو ئامێر و کەرەستە ستانداردانەی لە باشترین نەخۆشخانەکانی جیهاندا هەن لێرە بەردەستن. لێرە بەدوا پێویست ناکات بۆ هیچ شوێنێکی جیهان بڕۆیت و ڕێگەی دوور ببڕیت. لێرە لە وڵاتەکەی خۆت یەکێک لە باشترین نەخۆشخانەکانی جیهان هەیە. تەندروستی تۆ شایەنی باشترینە. شاری پزیشکی فاروق پێشەنگ لە چاودێری تەندروستی بە ئاستی بەرزی نێودەوڵەتی.